عليك السلام بخير شلوني باشي؟ بخير بێ وەزاتان الحمد لله سپاس شکار چۆنن؟ خۆی بزیادوارە کردەڕ الحمد لله خوارستاندا سپاس لەگەرن گۆشی چاڵە ئێمە بەرنامەی لاپەڕینە وێنەیەکمان پێ پێمان خۆش بنیشانی بەڕێز تێمزان دەیناسی بەخێر بێن سەرچان ژنە سنیە دکتۆر ڕەشاد ڕەشید ناوەچێ و هەیە نایناسم وڵا ناوەڵە لەگەڵ کتێب فرۆشتن و کتێب خوێندنەوە باشین الحەمدلله خوێنەر هەیە باشە لەخوا بەزیاد بێمە گەشت بینیت بە خوێنەرەکانیمە زۆر باش تو گەژمی نازم جێەکەت هەوە نازەمە چیمە مەکتەبەکان چۆڵە وڵی جا بەخۆی بە عام وایە بەڵام من هەردەمەڵێم باشە دای من گەشت بینم ینی ناکرێت و هەر بڵێ نییە ینی هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ بەڵام کە گەشت بین بووی لەوانەیەتر نەفسیم بە خود مرتابی ئەگە نەش بێ خۆت کەسێک خوێنەری مێشکت فراوانترە لەوەی کە کەسی زیاتر مەبەستم ڕاستە ژیانم لە سەرمەیە بەڵام مەبەستم خزمەتکردنی بە خوێنەرانش ئەوە زۆر تاسیرەکە چاک بێ سوپاس دەکەین قوربان ئێمە بەرنامەی لاپەڕینە وێنەیەکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێز تێمزان دەیناسی بەڵێ بەخێر بێن سەرچاوم فەرموو بەڵێ ئەمە دکتۆر ڕەشاد میرانە نووسەری کتێبی زۆرە بەڕاستی ینی ماوەیەکی زۆر داهاتە لامان بڵێم 15 ساڵ پێشتە دکتۆر زۆر داهات کتێب و شتێ کڕی و هەروە پێم وایە کتێبێکی زۆر شیە لەسەر مێژوو پێم وایە لە ژیان شاماوە تەمەندرێژی بۆ دەخوازم سەرکەوتوو بێ ئینشاڵڵا بەڕاستی دکتۆر توانێتی جێی خۆی لەناو کتێبخانەکانە بکاتەوە. ڕەشاد سەبری ڕەشید ناسراو بە پرۆفیسۆر دکتۆر ڕەشاد میران لە 1952 لە شەقڵاوە لەدایک بووە. ساڵی 1975 کۆلیژی ئادابی لە زانکۆی بەغداد تەواو کردووە. ساڵی 1984 ماستەری لە کۆلیژی مێژوو لە زانکۆی لینینگراند لە یەکێتی سۆڤێت تەواو کردووە. ساڵی 1988 دکتۆرای بەدەستهێناوە لە یەکێتی سۆڤێت لە ئینستیتوتی ئتنۆگرافیا لە شاری لینینگراد. ئەندامە لە یەکێتی نووسەرانی سوید. شارەزایی هەیە لە چەندین زمان وەک عەرەبی، ڕووسی، سویدی. خاوەندەیان توێژینەوەی زانستیە. سەرپەرشتیاری چەندین تێزی دکتۆرا و ماستەری خوێندکاران بووە. ئێستاش جێگیری سەرۆکی ئەکادیمیای کوردیە. خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکەی لاپەڕا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. دیدار و چاوپێکەوتنی ئەمڕۆمان سەبارەت بە بەشێک لە ئەزمون و خوێندنەوە و نووسینی پرۆفیسۆر دکتۆر ڕەشاد دەبێت. دکتۆر جان زۆر سپاس بۆم دەرفەتە کە بێمەت بەخشی لە بەرنامەی لاپەڕا میوانمان بووی. سپاسان دەکەم بە خێر بێن. سپاسی کەناڵە جوانەکەتان دەکەم هیوادارم ئەو چاوپێکەوتنە سوود بە خەش بێ. زۆر سپاس دکتۆر جان. سەرەتا دەمەوە پرسم دکتۆر سەرەتای دەستپێکی ژیانت بە کۆمەڵێک سەرکێشی و گوزەرت کردووە بە تایبەتی لە قۆناغەکانی خوێندن بۆ نمونە لە شەقڵاوە بووی لە هەولێر بووی لە بەغدا بووی لە رووسیا بووی. ئایا ئەم وێزگەی ژیانت چۆن هەڵدەسەنجێنی؟ خوێندنی من هە لە سەرەتاییەوە هەتا زانکۆ و هەتا دەرەوەی وڵاتیش هەمووی لە ڕەوشێکی نالەباردا بوو. بەڵێ بە پێی ئەو هەلو مەرزانەی کە لە کوردستان هەبوو هە لە عێراق بەگشتی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەتەوەیەوە دوایە ئەو ئالەنگاریانەی دەهاتنە پێش لە مەسەلەی خوێندن لە هاتوو چۆ لە چاڵاکی سیاسی و خوێندکاریمان ئەوە هەمووی
زۆر نالەبار بوو خوێندنەکانمان یعنی زێدەڕۆیی نابێ بڵین کە بە زۆر دەمان خوێند و دەردەچوین ئەوە هەموو نەوەی من و پێش من و پاش منیشەوە هەموو ئەو هابوو ڕەوشی کوردستان ئاوا تا سەرەتای وەکو فەرمووت لە شەقلاوە یەک قۆناغی یەکی سەرەتایم لێوێ خوێندووە دوایە لە هەولێر بەردەوام بووم اینجا دوایە چوینە شاری حلە لەوێ ئامادەیم تەواو کرد بە خانەوادەی چونێ دەر بەڵێ 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 گوازمانەوە بۆ ئەوێ ساڵێک بوو کاک تۆ ساڵی 67 بەڵێ 67 چوین 3 ساڵان لەوێ ئامادەیم تەواو کرد دوایی لە 11 ئازارەوە گەڕاینەوە کوردستان هاتینەوە شەقلاوە بەڵام من لە بەغدا وەرگیرام لە کۆلێجی ئاداب ئەویش بەڕاغبەتی خۆم بوو چوومە بەشی کوردی بەشی زمانی کوردی دەنا لە بەشەکانی تر وەردەگیرام لەوێ 4 ساڵ زێتر لە نیوەی ئەو 4 ساڵ خوێندنە سیاسەت بوو زمانی 11 ئازار 70 تا 74 ئەوە چاڵاکی قوتابیانەی کورد لە بەغدا ئیتر بە جۆرەها شێوە چاڵاکیمان دەنوان هەمووی هەر سیاست بوو حیزبایەتی بوو نەتەوایەتی بوو ساڵی 74 کە من لە قۆناغی 4 بووم لەسەر دەرچوون بووین ئیتر ڕەوشەکە تێکچوو شەڕ دەستی پێکردەوە لەگەڵ شۆڕش لەگەڵ بزوتنەوەی کوردی ئیتر ئێمە هەمووان چوینە بووینە پێشمەرگە ساڵێک لێماینەوە ئیتر دوایی ساڵی 75 گەڕامەوە یەکسەر یارمەتیاندام لە بەشی کوردی مامۆستای خۆمان بوون هەموو کورد بوون و هەموو ناسیا و گوتیان وەرەوە یەکسەر ئیمتیحامدا ئیمتیحانم کرد لە دەوری دووەمی هەر لە بەغدا گەڕایەوە لە بەغدا کە گەڕاینەوە ئەوە بوو کە ئیتر هەرەسەکە و هەموو عالم گەڕاوە لەوێ لە دەوری دووەم پێڕاگەیشتم یارمەتیاندام کە هەموو دەرسەکان لەوێ لە دەوری دووەم ئیمتحام بکەمەوە و ئیمتحانم کرد دەرچوو ئیتر گەڕامەوە 2 ساڵان بێئیش چونکە ئەوان ئەو کاتە ئێمەیان دەکردە مامۆستای ئیبتیدایی لە گوندەکان بەشی کوردی دەرچوی بەشی کوردی بەس وەکو سیاسەتێکەوە میش نەچووم بۆ لادێ و بۆ مامۆستای ئیبتیدایی لە دوایەوە کاک تۆر بۆ ساڵی 76 تقریبن ئەتوو لە شەقلاوە لە دادگای دامەزرای نەناوە پێش ئەوە ئاخر ئەوە پێ دەڵێم من نەچووم بۆ پەروەەردە بۆ تعین بووم دامەزرای بۆیە 2 ساڵ ئینتیزارم کرد اینجا لە مەحکەمەی شەقلاوە دەرفەتێک دروست بوو کە مۆزەفیان دەویست وەزیفەکەش باش بوو پێیان دەگوت معاونی قەزایی لە مەحکەمەی شەقلاوە معاونی قەزایی وەزیفەشی باش بوو خۆشم هەر لە شەقلاوەمە وەڵا بە هەندێک هەوڵ و تەقەڵا ئیتر لەوێ دامەزرام تا ساڵی 80 بێگومان ئەو فترەیەش لە 60 و لە 96 و هەتان 80 ئەوە بێگرفت و بێ ئاڵۆزی نەبوو چونکە شەقلاوە شارێکی بچووک بوو ئیتر لەوێ منەظەمەی حیزبی بەعەس و ئیتر چاڵاکی پێشمەرگەکان ناوە ناوە لە ناو شار و لە دەرەوەی شار و ئیتر جۆرەها مشکلەمان بۆ دروست دەبوو دکتۆر پسپۆڕی لە بواری کۆمەڵناسی و کۆمەڵایەتی لە ڕێگەی دادگاوە لە بۆ دروست بوو کە لێ فەرمانبەربووی و دەوامت دەکرد چونکە تو لە بەشی کوردیت لە بەغدا تەواو کرد دوای کە دامەزرای لەوێ لە دادگا بەهۆی ئەوەی کێشەی کۆمەڵایەتی زۆر دێتە ناو دادگا و ئەم شتانە ئەو پسپۆڕیە لەوێەوە ئەو خەونت بۆ دروست بوو بچێ بەشی کۆمەڵناسی و کۆمەڵایەتی یاخود نەخێر ناوەڵا وانە بوو چونکە من زیاتر حەزم لە مێژوو بوو
زۆر خەریکی خوێندنەوەی مێژوو بووم داشم نابوو ئەگەر ڕێکەوێ من هەر لە مێژوو خوێندی باڵاتەوە بکەم ئەوە بوو لە ساڵی هەشتا ویستم بچمە وڵاتی مسر لەوێ لەسەر حسابی خۆم بخوێنم خوێنی باڵا بەڵام لەبەر زۆرفی ئەو ساکە کە دەیانویست پشتگیری یەکێتی قوتابیانی بەعسم هەبێ ئەوەی ئیتیحادی وەتەنیان پێدەگوت منیش پەیوەندیم نەبوو بۆوانەوە بەعکسەوە لەوان هەر مووقفیان لە من زۆر باش نەبوو ئەو پشتگیریم نەبوو هەر نەشتم داواشم نەکرد دەمزانی کە ئیتر وازم لەوە هێنا تا بەڕێگەی برادێک طبعا هەمووتان دەیناسن شاعری گەورە عەبدوڵڵا پەشێو ئەو لە رووسیا بوو نامەیەکم بۆ نارد بۆ مەقعدێک لە رووسیا وەڵامی دامەوە گوتی ئەوراقت بنێرە و ئیتر زۆری نەبرد گوتی وەرە یعنی ئەوە وەرگیراوی وەڵا ئیتر منیش بەڕێی ئوردندا چووم چونکە نەدەبووە بڵێ یەکسەر دەسمە سۆڤێت ئەو وەختە شتێکی ئاسایی نەبوو هەزار مشکلیان بۆ دروستە کردی چوم لە ئوردنەوە ئینجا چوومە سەفارەتی ڕووسی لەوێ ڤیزەکەم وەرگرت نەدەتوانرا لە ڕێگەی تورکیا ئەو کاتی وانە دکتۆریان بەس ئوردن هەبوو وەڵا هەبوو تورکیا هەبوو بەس من ئوردنم پێ باشتر بوو لەبەر زمان و لەبەر ئەوە ئیترتم ئوردنەکە هەر بە عەبدوڵڵا پەشێویشم گوت بوو کە ڤیزەم بۆ بنێرنە ئوردن جا هەبوو چووم طبعا ئەوەش کە چۆن سەفەرم کرد ئەوەش جۆرە هات مشکلە و گیر و گرفتی تێدا بوو منعم لەسەر بوو هەتا منعەکە لا کەوت و ئیتر بە ترس و دڵە ڕاوچێوە کەوتمە ڕێ و هەر تەوەقوعمە کرد ڕامگرین لە هەر سەیتەرەیەک بەڵام دەرچووم و ئیتر چوومە مۆسکۆ هەمووی زۆر نالەبار بوو خوێندنەکانمان یعنی زێدەڕۆیی نابێ بڵین کە بە زۆر دەمان خوێند و دەردەچوین ئەوە هەموو نەوەی من و پێش من و پاش منیشەوە هەموو ئەو هابوو ڕەوشی کوردستان ئاو تا سەرەتای وەکو فەرمووت لە شەقڵاوە یەک قۆناغی یەکی سەرەتایم لێوێ خوێندووە دوایی لە هەولێر بەردەوام بووم اینجا دوایە چوینە شاری حلە لەوێ ئامادەیم تەواو کرد بە خانەوادەیی چونێ دەر بەڵێ گوازمانەوە بۆ ئەوێ ساڵێک بوو کاک دیتۆر ساڵی 67 بەڵێ 67 چوین 3 ساڵان لەوێ ئامادەیم تەواو کرد دوایی لە 11 ئازارەوە گەڕاینەوە کوردستان هاتینەوە شەقڵاوە بەڵام من لە بەغدا وەرگیرام لە کۆلێجی ئاداب ئەویش بەڕاغبەتی خۆم بوو چوومە بەشی کوردی بەشی زمانی کوردی دەنا لە بەشەکانی تر وەردەگیرام لەوێ 4 ساڵ زێتر لە نیوەی ئەو 4 ساڵ خوێندنە سیاسەت بوو زمانی 11 ئازار 7 تا 74 ئەوە چاڵاکی قوتابیانەی کورد لە بەغدا ئیتر بە جۆرەها شێوە چاڵاکیمان دەنوان هەمووی هەر سیاسەت بوو حیزبایەتی بوو نەتەوایەتی بوو ساڵی 74 کە من لە قۆناغی 4 بووم لەسەر دەرچوون بووین ئیتر ڕەوشەکە تێکچوو شەڕ دەستی پێکردەوە لەگەڵ شۆڕش لەگەڵ بزوتنەوەی کوردی ئیتر ئێمە هەمووان چوینە بووینە پێشمەرگە ساڵێک لە ئێماینەوە ئیتر دوایی ساڵی 75 گەڕامەوە یەکسەر یارمەتیاندام لە بەشی کوردی مامۆستای خۆمان بوون هەموو کورد بوون و هەموو ناسیا و گوتیان وەرەوە یەکسەر ئیمتیحامدا
امتحانم کرد هەر لە بەغدا؟ لە دەوری دووەمی هەر لە بەغدا گەڕایەوە لە بەغدا وڵێ کە گەڕاینەوە ئەوە بوو کە ئیتر هەرەسەکە و هەموو عالم گەڕاوە لەوێ لە دەوری دووەم پێڕاگەیشتم یارمەتیان دام کە هەموو دەرسەکان لەوێ لە دەوری دووەم امتحان بکەمەوە و امتحانم کرد دەرچوو ئیتر گەڕامەوە 2 ساڵان بێئیش چونکە ئەوان ئەو کاتە ئێمەیان دەکردە مامۆستای ئیبتیدایی لە گوندەکان بەشی کوردی دەرچوی بەشی کوردی بەس وەکو سیاسەتێکەوە میش نەچووم بۆ لادێ و بۆ مامۆستای ئیبتیدایی لە دوایەوە کاکتۆر بۆ ساڵی 76 تقریبن ئەتوو لە شەقلاوە لە دادگای دامەزرای نەناوە پێش ئەوە آخر ئەوە پێ دەڵێم من نەچووم بۆ پەروەەردە بۆ تعین بووم دامەزرای بۆیە 2 ساڵ ئینتزارم کرد اینجا لە محکەمەی شەقلاوە دەرفەتێک دروست بوو کە مۆزەفیان دەویست وەزیفەکەش باش بوو پێیان دەگوت معاونی قەزایی لە محکەمەی شەقلاوە معاونی قەزایی وەزیفەشی باش بوو خۆشم هە لە شەقلاوەمە وەڵا بە هەندێک هەوڵ و تەقەڵا ئیتر لەوێ دامەزرا تا ساڵی 80 بێگومان ئەو فترەیەش لە 96 و هەتان 80 ئەوە بێگرفت و بێ ئالۆزی نەبوو چونکە شەقلاوە شارێکی بچووک بوو ئیتر لەوێ منەظەمەی حیزبی بەعەس و ئیتر ساڵاکی پێشمەرگەکان ناوە لە ناو شار و لە دەرەوەی شار و ئیتر جۆرەها مشکلەمان بۆ دروست دەبوو دکتۆر پسپۆڕی لە بواری کۆمەڵناسی و کۆمەڵایەتی لە ڕێگەی دادگاوە لە بۆ دروست بوو کە لێ فەرمانبەربووی و دەوامت دەکرد چونکە تو لە بەشی کوردیت لە بەغداتەوە کرد دوای کە دامەزرای لەوێ لە دادگا بەهۆی ئەوەی کێشەی کۆمەڵایەتی زۆر دێتە ناو دادگا و ئەم شتانە ئەو پسپۆڕیە لەوێەوە ئەو خەونت بۆ دروست بوو بچێ بەشی کۆمەڵناسی و کۆمەڵایەتی یاخود نەخێر ناوەڵا وانە بوو بەڵێ چونکە من زیاتر حەزم لە مێژوو بوو مێژوو زۆر خەریکی خوێندنەوەی مێژوو بووم داشم نابوو ئەگەر ڕێکەوێ من هەر لە مێژوو خوێندی باڵاتەوە بکەم ئەوە بوو لە ساڵی 80 ویستم بچمە وڵاتی مسر لەوێ لەسەر حسابی خۆم بخوێنم خوێنی باڵا بەڵام لەبەر زۆرفی ئەو ساکە کە دەیانویست پشتگیری یەکێتی قوتابیانی بەعسم هەبێ ئەوەی ئیتیحادی وەتەنیان پێدەگوت منیش پەیوەندیم نەبوو بۆوانەوە بەعکسەوە لەوان هەر مووقفیان لە من زۆر باش نەبوو ئەو پشتگیریم نەبوو هەر نەشتم داواشم نەکرد دەمزانی کە ئیتر وازم لەوە هێنا تا بەڕێگەی برادێک طبعا هەمووتان دەیناسن شاعری گەورە عەبدوڵڵا پەشێو ئەو لە رووسیا بوو نامەیەکم بۆ نارد بۆ مەقعدێک لە رووسیا وەڵامی دامەوە گوتی ئەوراقت بنێرە و ئیتر زۆری نەبرد گوتی وەرە یعنی ئەوە وەرگیراوی وڵا ئیتر منیش بەڕێی ئوردن داچووم چونکە نەدەبووە بڵێ یەکسەر دەسمە سۆڤێت ئەو وەختە شتێکی ئاسایی نەبوو مەزار مشکلیان بۆ دروستە کردی چوم لە ئوردنەوە اینجا چوومە سەفارەتی ڕووسی لەوێ ڤیزەکەم وەرگرت نەدەتوانرا لە ڕێگەی تورکیا ئەو کاتی وانە دکتۆریان بەس ئوردن هەبوو وەڵا هەبوو تورکیا هەبوو بەس من ئوردنم پێواشتر بوو لەبەر زمان و لەبەر ئەوە ئیترتم ئوردنەکە هەر بە عەبدوڵڵا پەشێویشم گوت بوو کە ڤیزەم بۆ بنێرنە ئوردن جا هەبوو چووم طبعا ئەوەش کە
چۆن سەفەرم کرد ئەوەش جۆرە هات مشکلە و گیر و گرفتی تێدا بوو منعم لەسەر بوو هەتا منعەکە لا کەوت و ئیتر بە ترس و دڵە ڕاوچێوە کەوتمە ڕێ و هەر تەوەقوعمە کرد ڕامگرین لە هەر سەیتەرەیەک ئیتر هەتا سەفەرم کرد بۆ کە گەیشتمە مۆسکۆ لەوێ برادران عەبدوڵڵا پەشێ و چەند برادێکی تر پێشوازیان کردم زۆر باش بوو لەوێ برادرانی حزبی شوعی دەورێکی زۆر گەوریان بینی یەکسەر جێبەجێکردنی ئیشەکەی من چونکە ئەوان لەوێ معتەرەف بوون ژیریش دەکران دەستیان دەڕۆیشت یەکسەر منیان لە مەعهەدی ڕۆژهەڵات ناسی لە ئینستیتوتی ڕۆژهەڵات ناسی ئەکادیمیای سۆڤێتی وەرگیران بۆ 2 ساڵ 2 ساڵ بۆ نازانم چی پێ دەڵێن لێرە لەوێ ئێستا ژیرۆفکەی پێ دەڕێن 2 سار وەکو تەجریبی لەوێ مشرفیان بۆ دیار کردم ساڵی یەکەم هەر زمانی ڕووسی بوو زمانی ڕووسیم خوێند ساڵی دووەم کە چووم لە ئەو مەعهەدە کە دەست بەکار بم لە ئیشە زانستێکە بەحساب من لە مێژوو دەمەوێت بخوێنم بەردەوام بووم کە چوومە لای مشرفەکەم ئەمنی بردە لای ئیدارەی ئەو مەعهەدە گوتیان بابات و ماستەرت نییە دەبێ ماستەرت هەبێ ئەوجا دکتۆرا بخوێنی ماستەریش ئێمە نایدەین ئێمە مەعهەدێکی ئەکادیمین خوێندن نین خوێندن و گوتیان بۆ ئێمە ناتوانین لە دکتۆرا وەرگرین ئەبێ بچی لە زانکۆیەک لە مۆسکۆ ماستەرەکە وەرگری ئینجا بێ لای ئێمە منیش وەڵا چارە نەبوو لە چەند زانکۆیەک گەڕام زانکۆی مۆسکۆ گوتیان ئێمە وەختی ئەومان نییە یعنی مەجای تۆمان نییە زانکۆیەکی گەورە و جیهانیە و بەناوبانگ و ئەوە خۆیان بەو شتانە مەشغوڵ ناکەن چوینە زانکۆی ئەوەی سەداقەیان پێدەگوت سەداقەی شعوب پاتریس لۆمۆمبا ئەوە یارمەتی قوتابیانی وڵاتانی هەژاریان دەدا بە تایبەتیش ئەفریقیا ئەوان گوتیان وەرە قەیناکە بەڵام من بڕک دوودڵ بووم لەوە چونکە ناوبانجی بڕک باش نەبوو ئەوە نییە پێیان دەپەڕاند بە ناوی یارمەتی وەرک سوک و سانایان کردبوو سیاسیش بوو مەسەلەکە ئەمن بەوێ ڕازی نەبووم برادرانی کورد لە لینینگراد شاری لینینگراد کە ئەوی شارێکی بەناوبانجی جیهانی و هەروەها زانستیشە پێشتر پایتەختی ڕووسیا بووە ئێستا ناوی پێتەرسبورگە ناویان گۆڕی ئەو کاتە لینینگراد بوو لەوێ برادرانی ئەوێ گوتیان وەرە لای ئێمە مەجای خوێندن زۆرە یەک لەوان برای بەڕێز کاک جەمشید حەیدەری لەوێ بوو ئەو یارمەتی چووم یارمەتیدام لەگەڵم هات چوینە زانکۆی لینینگراد بەشی تاریخ کۆلێجی تاریخ مێژوو لەوێ پرۆفیسۆرەکە یەکسەر بە خێراتنی کردین و گوتی مەجال هەیە و فەرموو پلانێکی شەخسیان بۆ دروستکردم بۆی خوێندن لە ماوەی 2 ساڵە من ماجستێر وەرگرم لە مێژوو پلانەکەیان بۆ دانام لە یەک لە هەموو مەرحەلەکانە داوامم دەکرد مەسەلا ئەمڕۆ لەگەڵ دووەکان سبەی لەگەڵ سەیەکان فلان ڕۆژ لەگەڵ یەکەکاندا دێنیشتم ئەوە دەرسە ئاساسیەکانیان بۆ تەحدید کردبووم کە بخوێنم ساڵێک خوێندن ئەو هەموو بابەتەکانم خوێن ساڵێکیش نووسینی دیپلۆمایەک بوو بۆ ئینجا مێژوو لە
کۆلێژی مێژوو دابش کراوە بەسەر چەند بەشێک یەک لەوان بەشی ئەتنۆگرافیا بوو ئەتنۆگرافیا یعنی زانستی میلەت ناسی نەتەوە ناسی پرۆفیسۆرەکەم ڕئیس قسمی ئەوێ بوو گوتی ڕئی چێ بۆ مۆزوع گوتم وەڵا پێم خۆشە ئیتر هەلەوێ لەو بەشە کە سەر بە زانستی مێژوو بوو و بەشێکی مێژووی زۆریشمان دەخوێن لەو بەشە وڵا لەوێ بەردەوام بووم ماستەرەکەم ئەو دیپلۆمەکەم نووسی ئیتر لەوێ ماستەرەکەم بەدەست هێنا لە زانکۆی لینینگراد ئیتر هەر یەکسەریش ئەو پرۆفیسۆرەی من مدیری معهدی لە هەمان کات مدیری معهدی ئەتنۆگرافیا بوو کە معهدێکی بەناوبانجی جیهانی بوو لە هەمان کات مەتحەفێکی بەناوبانجیش بوو معهدیش بوو ئینستیتوتیش بوو منی یەکسەر هەرخۆی منی نەقلی ئەوێ کرد گواستەوە بوو ئەو معهدە لەوێ ئیتر بابەتێکمان دیاری کرد بۆ نووسین لەسەر بێگومان من هەر بۆ زیاتر بۆ لای مێژوو دەچووم بەڵام ئەو بێگومان بەلای ئەوانەوە ڕەوشی ئێستا گرنگ بوو کە کورد لە چ وەزعێکایە و لە چ حالەتێکدایە و ئیقناعیان کردم کە لەسەر بابەتێکی ئەتنۆگرافی ئێستا بنووسم هەوبوو من بابەتی ڕەوشی ئاینی و نەتەوەیی کوردستان هەڵبژێرم تەبعاً لە کاتی ئێستا لە ڕووسەکەی ئەگە سیر بکەی دەڵێ ئێستا ڕەوشی ئێستا ئەوە منیش ڕازی بووم هەرچەندە دوودڵ بووم چونکە سەرچاوە بۆ لەسەر ڕەوشی ئێستا هەمووی سیاسیە زیاتر بەڵام خۆمدا بەرێ ئیتر دەستم پێ کرد بەدڵیشیان بوو داکۆچیکردنەکەم لە تێزەکەم سەرکەوتوو بوو زۆری بەشان و باڵیاندا هەڵگورت وتر دواتریش ئەو تێزەم کردە کوردی کە ئێستا ئەو کتێبەیە ڕەوشی ئاینی و نەتەوەیی لە هەمان کات بە ڕووسیەکەشی دەرچووە ئەمەیان دواتر هەر کرا بە کوردی لەلایەن معهدی ڕۆژهەڵات ناسی لینینگراد ئەو وەختی چونکە بۆ ساڵانە بوو بووە سانکت پێترزبورگ شارەکە ناوی جاک یەکێک پێیان باش بوو کە ئەوان دائیمەن تێز و بابەتی باش چا دەکەن ئەویان پێ باش بوو کە ئەوە چاپ بکرێ بە ڕووسی ئیتر کردیان بە ڕووسی منیش پێشتر کردبووم بە کوردی دواتر دوو چاپی تریشی هەر دەرچوو بە کوردی دوو جار یعنی سێ جار چاپ کرا بە کوردی جارێکیش بە ڕووسی دەرچووە لەو چاکەوە ئیتر من لە ساڵی هەشتەوە کە دکتۆراکەم تەواو بوو لە پسپۆری ئەتنۆگرافیا میلەت ناسی هەلا هین بڕوانامەکەش نووسراوە مێژوو لە بینی دوو و کەوانە ئەتنۆگرافیا نووسراوە چونکە لەوێ ئەتنۆگرافیا بەشێکە لە مێژوو و زۆریش لە بابەتە کانی مێژوویین ینی تۆ کە باسی نەتەوەیەک دەکەی دەوی باسی مێژۆکەی وانە اینجا بەم جۆرە من نەک کۆمەڵ ناس بوومە ئەتنۆگراف کاکتۆرێەوە کۆمەڵێک سەرکێشیتان کردووە لە کاتی خۆی بە قۆناغەکانی خوێندەدا تێپەڕیون ئایا بۆچی ئێستا خوێندنەوە نەبووە بە کللتورێکی کۆمەڵایەتی و لە چوارچێوەی نوخبەیەک داماوەتەوە خۆی هەروایە لە هەموو شوێنێک ئەوە نییە بڵێ هەموو کەس هەر بخوێنێتەوە چونکە کۆمەڵگا گەلێک فراوانترێ لەوەی کە هەر هەموو بخوێنەوە خەڵک کاسبکار هەیە پسپۆری تر هەن بەڵام جیاوازیشە لە هەر کۆمەلگایە بۆ کۆمەلگایەکتر نسبەی خوێنەوار زیاترن کولتوری خوێندنەوە زیاترە ئێستا لە وڵاتێکی وەکو ڕووسیا ئەو زمانی کە سۆڤێت بوو خەڵکی
یعنی هەموو خەڵک لێ خوێندەوە دەچوویە مەکتەبە دەبووە بەیانیان زوو بچێتە جێگەت بەبەرکەوی ئەوە نەبوو بچێ ژۆرێ و یەکسەر دەبووە بچی سڕە بگری دەدیت لە ناو میترۆ کەس نییە وها دانیشت بێت هەر بابایە و کتێبێک یا مجلەیەکی بەدەستەوەی و خوێندەوە هەتا دەگەیشتە شوێنی خۆی لە ناو پاس لەسەر جادە کتێبخانەکان خەڵک هەر خەریکی کتێب کڕین و بەسەرکردنەوەی کتێبەکان بوو تاوان لە وڵاتانی تریش بە نسبەتی جۆرا و جۆر ئەوە هەبووە وڵای ئێمەش بە حیساب بەو ڕەوشەنا لەبارەی کوردی و کوردستان ئێستا و لە ڕابردووش واتە دەکرێت بڵێن کولتوری خوێندنەوە لێرە و لە بەراورد بە رووسیا زۆر فەرقی هەیە بێگومان ئینجامیش لەبەرەوە لێمە بۆ لێرە نەبووتە کولتورێکی کۆمەڵایەتی خوێندنەوە ئەو پەیوەندی بە کۆمەڵێک شتەوە هەیە ڕەوشی سیاسی ڕەوشی ئابووری ڕەوشی کۆمەڵایەتی ئاستی خوێندەواری لە وڵاتەکە بەگشتی مقارنەی ناکەین بەراوردی ناکەین بە سۆڤێت وەچێتی سۆڤێتی دەوڵەتێکی زلهێزی پێشکەوتوی دنیا ئێمە لە ڕەوشێکی وادا بووین کە کەمترین بوار بۆ خوێندن و خوێندنەوە هەبووە وەکو گوتم ئێمە کە دەمان خوێند لە ڕەوشێکی ئاساییدا نەبووین جۆرەها هەژمونمان بەسەرەوە و سیاسی ئیقتیسادی کۆمەڵایەتی توزانم ڕاوەدونان و ترس و لەرز و ئەوە ئینجا ئەوە خوێندنەکەمان بوو سەقامگیری کۆمەڵگا زۆر کەش و هەواچی پێویست لەبار دەڕەخسێنێ بۆ ئەوەی خەڵک بتوانێت تەرکیز بکاتە سەر خوێندن و خوێندنەوە لە هەموو هەڵومەرجێکا تۆ ناتوانانی بخوێنی و بخوێنیەوە من ئێستا لە نووسینێکە کە شت دەنووسم یا شتێک دەخوێنمەوە شتێک دێتە پێش دادەبڕێم هەست هەتا دێمەوە سەری ئەوە وەختی دەوێت یاخود میزاجێکی دەوێت ماشەڵڵا لە وڵاتی ئێمە گرفت و تەنگژە ئەوەندە زۆرن کە هاوکاری خوێندن و خوێندنەوە نین بەداخەوە اینجا زائیدەن لەگەڵ ئەوەشە پێشکەوتنی تەکنەلۆجی و میدیای جیهانی و ئیتر بەڕادەیەکی زۆر جێگەی خوێندنی گرتوتەوە بڵێ کەچکاڵی کردوێتەوە بەڵێ کاکتۆر لە ئێستادا گەشەی کۆمەڵایەتی لەناو کۆمەڵگەی کوردی گەشەیەکی ئاساییە یاخود هەنگاوێکی گەورەی ناو بۆ پێشەوە کۆمەلگا وەکو هەموو دیاردەیەکی تر بە کۆمەلگای کوردیشەوە هەمیشە لە جوولەدایە و لە پێشکەوتندایە ئەگەر چی ئێمە هەموو کاتێک هەستی پێ ناکەین بەڵام تۆ بەراورد بکە کۆمەلگای ئێستا لەگەڵ کۆمەلگای پێش 20 ساڵی هەرئێ خۆمان جیاوازێکی زۆری کردە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی فکری و هزریەوە لە ڕووی ئاستی خوێندنەوە ئەوە هەمووی گۆڕانە بەڕادەیەکی باشیش بە جۆرێک لە پێشکەوتن حساب دەکرێت جۆرێک لە پێشکەوتن کە پێشکەوتنەکان تا چەند پێشکەوتنی لە پێشکەوتن نییە ئەوە مەسەلەیەکی فەلسەفی و کۆمەڵایەتی قوڵە بەڕاستی بەڵام جوولە هەیە ڕاستە ڕەنگە زۆر بەزەقی بەرەو پێشچوون نەبێ بەڵام لە ناو منداڵدانی ئەو جوولەیە جۆرێک لە پێشکەوتن هەیە بەڵێ لە ڕووی مرۆڤناسیەوە چۆن پێناسەی تاچ کوردەکەی تاچی کورد هەرچەندە لە کۆمەڵناسیە باسی تاک ناکەن لە ئەتنۆگرافیاش باسی تاک نییە باسی کۆمەڵە کۆمەڵ دەکەن
چکە دوو زۆر کەسایەتیمان هەیە کەسایەتی تاک و کەسایەتی جەمعی ئەگەر باسی کەسایەتی کورد بکەین کورد بەعام بەگشتی بە دەستە جەمعی باسیکەین ئەوە دەبی دەستە جەمعی بێ دەستە جەمعیش ئەو زۆرە کەسایەتیش بەرهەمی چییە؟ بەرهەمی ئەو ڕەوشە کۆمەڵایەتی و کولتوریەیە کە لە کۆمەلگایەکەدا هەیە چ ڕەوشێکە بۆش ئاسان نییە تۆ کۆمەلگایەک تەواوی کۆمەلگایەک تەواوی وڵاتێک هەڵسەنجێنی لەبارەی کەسایەتیەوە لە ڕوو کەسایەتیەوە تۆ دەبێت لایانی نەتەوەیی لایانی کۆمەڵایەتی لایانی ئاینی کولتوری ئاستی خوێندەواری هەمووی ئەو هۆکارانە یاخود ئەو لایەنانە شەن و کەو بکەی هەتا بگەیتە نمونەیەکی دانسقەی کەسایەتی نەتەوەیی یا کەسایەتی کورد بەگشتی پرسیارەکەی منەوە بوو لەو ڕۆژەی ئێستادا چۆنی بینی مەس لەو ڕەوشەی ئێستا کاکە ڕەوشەکە وەرە تو لێشیدەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی ئابووری کێشەی زۆرمان هەیە لە ڕووی کۆمەڵایەتی ئێمە دوو دیاردەی زۆر زەقمان هەیە کە تێکەڵ بە یەکتر دەبن دیاردە تەقلیدیەکان لەگەڵ دیاردە نوێیەکانی سەردەمی ئێستا و سەبارەت بە ئاسەوارەکانی جیهانگیری و ئیدی ئەو شتە نوێ و مۆدێرنانەی کە دێنە ناو ئێمە جۆرێک لە ناکۆچی و لە تەناقۆزاتی دروست کردووە کە کاریگەری هەیە لەسەر ناخ و دەرونی هەر تاچێکی ئەو کۆمەلگایە کە پڕین ئێستا ئێمە هەر یەک لە ئێمە پڕین لە ناکۆچی زاتی خۆمان زاتی حەز و ئارەزوەکان نەوعیکن فکر و بۆچوونمان نەوعیکن فشاری کۆمەلگا و ئاراستەی کۆمەلگا بەرەولایەکەن ئیتر جۆرە تاکە کەسانی سەقامگیر و ناجێگیرین ئێمە هەمومان لە هەندێک شتا زۆر تەقلیدین لە هەندێک شتان زۆر مۆدێرنین لە هەندێک شتا با بڵین مکۆرنین یا گوێ پێنادەین یا تەکنۆلۆژیا کێشێکی دروست کردووەرەوە اینجا خەوە دەڵێم مۆدێرن دیاردە مۆدێرنەکان ئەوە فشاری کۆمەڵایەتی کە دەرێم لەسەرتە بە میدیاشەوە میدیاش بەشێکە لە ئەو کەرەستەی کە کۆمەلگا بەکاری دێنی یاخود دێتە ناو کۆمەلگا و ئیتر مرۆڤ دەبا بەرەو ئاراستەیەک ئەگەر هوشیارانە مامەلە نەکەی لەگەڵ چا مرۆڤی کورد ناجێگیرە لە هەموو بوارەکانە لە دەرونی کولتوری کۆمەڵایەتی تەنانەت لە سیاسەتیشە لە سیاسەتیشە ئەوە نیە ئێمە کۆمەڵێک جووری گرتی سیاسیمانەیە نازانین چۆن حەلیان بکەین کاری تۆر لە دیدی بەڕێستانەوە تاچی کورد چۆن دەتوانێت ڕەگەزی خۆی بناسێتەوە تۆ واز لە تاک ناینی واتە لە ڕووی مرۆڤناسیەوە کە ئێمە نەوەی میدیاکانین ئەوانیش لە ئاسیای ناوەڕاستەوە هەڵکشاونەتە ئێرە بۆ ئەم ناوچەیە ئێستا پێی دەڵێن کوردستان چی ئەمە بڵێ دەمێ بڵێم لە دیدی بەڕێستانەوە کورد چۆن دەتوانێت ڕەگەزی خۆی بناسێتەوە واتە لە ڕووی مرۆڤناسیەوە کە ئێمە نەوەی میدیاکانین و ئەوانیش لە ئاسیای ناوەڕاستەوە هەڵکشاون بۆ ئەم ناوچەیە لە زەمەنی خۆ سەبارەت بە نەژادی کورد بڵێ من کتێبێکم وەرجێڕاوە هەر لەسەرەوەی بڵێ کتێبی نەژادی کورد هی زانایەکی گەورەی سۆڤێتی بە ناوی ڤیلچێڤسکی لە رووسیەوە وەرم جێڕاوە زۆر بە وردەکاریە و زۆریش پسپۆرانە نووسیویەتی زۆر پێوەماندی بوو چونکە هەم بابەتەکە زەحمەتە و هەم خۆشی نووسینەکەی زەحمەتە شێوازی نووسینی زانایەکی گەورە و ئیتر تا بە زەحمەت بەرەقەتی هاتم ناوەڕۆکی و کتێبە باسی دەکات باسی نەژادی کوردە چێوە هاتوو
تۆ گوتت میدیەکان و لە ئاسیای ناوەڕاست و ئەوە نەخێرە نەک لە ئاسیای ناوەڕاست بەڵکو لە ڕۆژهەڵاتەوە ئەوەی معلومە کە میلەتانی زمان ئێرانی میدیا و فارس یا مادای و پارسووە دوو مەوزە بەشەری زمان ئێرانی هاتن بەرەو ناوچەکانی زاگرۆس ڕۆژهەڵاتی ئێران بەڵام پێش ئەوانە خەڵک لە زاگرۆز بوون لولوبی و گوتی و کاشی حوری و حیتیەکان ئەوانە هەمویان دانیشتوانی ڕەسەنی ئەو ناوچەیە بوون درەنگ میدیاکان هاتن لە سەدەی هەفتەمی پێش زاین هاتن ینی پێش ئەوانە هەبوون و شارستانیەتیشیان هەبوو پێشی میدیەکان کوتیەکان بە 150 ساڵ حکمی میسۆپۆتامیایان کرد کاشیەکانیش هەروە 300 ساڵ ئەوانە هەمووی خەڵکی زاگرۆسی بوون کە هەموو ناوچەکانی ئەویان گرت بوو دەوڵەتی بەتوانیان دامەزراند بوون درەنگ زۆر درەنگ ئینجا ئاشووری پێیا بوون دەوڵەتی ئاشووری اینجا بابلی پێیا بوو اینجا دواتر میدیەکان هاتن میدیا ئەوەی کە لە میدیەکانەوە بۆ ئێمە هاتووە زمانە ئێرانیەکەیە ئێمە پێشتر زمانی زاگرۆسیمان هەبوو زمانێک کە هێشتا ڕوون نەبووتەوە سەر بە چ گڕوپە زمانێک زمانی زاگرۆس بەڵام لەگەڵ هاتنی میدیاکان و فارسەکان ئێمە زمانی ئێرانیمان بۆ دروست بوو ئیتر لەوەیەوە کە دەڵێن ئێمە نەوەی میدیا و کەی خوسرەوین بەڵام پێش میدیا خەڵکیدی هەبوون گوتی هەبوو لولوبی هەبوو کاشی هەبوو حیتی هەبوو ئەوانە هەمویان دەوریان بینیەوە وەکو لەو کتێبە باش باسی کردووە هەمویان دەوریان بینیوە لەو پرۆسە مێژوویە دوور و درێژەی کە دواتر میلەتی کوردی لێ دروست بوو جا ئێمە بەڵێ ڕاستەکەیس سەر بە میدیەکانی بەڵام ئەگەر پسپۆرانە بە حەسب بکەی هەر میدیانیە پێشەوان دومین خەڵکی تریش کاکە سەر بە میدیان ناوچەی دەرەوەی کوردستان ئازەربایجان کاکە ئازەربایجان هەتا پاش ڕووخانی ئیمپراتۆریەی میدیاش میدیای بچووک لەوێ دروست بوو لە ئازەربایجان ئەوان زۆر درەنگ زمانی تورکیان بۆ هات لە سەدەکانی زۆر دەنگ لە سەدەکانی 13 و 14 زاینی اینجا بوون بە زمان تورک ئازەریەکان بەڵام بە نەژات کاکە میدیاین دکتۆر باسی نووسری ڕۆژهەڵاتت کرد نووسەر ڕۆژهەڵاتیەکان کتێبیان لەسەر کورد نووسیوەتەوە ئایا کتێبەکان ڕاست و دروست نووسراونەتەوە بە وردی لەسەر نەتەوەی کورد ڕۆژهەڵات ناسەکان بەڵێ ڕۆژهەڵات ناسەکان بەڵێ زانستیانە نووسراون چونکە ڕۆژهەڵات ناسانی من زیاتر کە شارەزایم لە ڕووسەکان هەیە سۆڤێتیەکان ئەرمەنیەکانیش کە ئەوانە لە چوارچێوەی ئینستیتوتی ئەکادیمیای علومی سۆڤێتی دانووسی ئەو ئەکادیمیایش هەموو شتێکی بڵاو نەدەکردەوە هەڕێگەشی نەدەدا هەموو کەس هەموو شتێک بنووسێ هەڵسەنگاندنێکی زانستیانەی وردی بۆ دەکرا هەر کتێبێک کە دەنووسرا بۆیە من باوەڕم پێیان هەیە کە ئەوانە شتی سربەخۆ و لابەلا و بە کەیف خۆیان نەنووسیوە دومین هەر بشخوێنەوە دەزانی کە چ ئاستێکی زانستی و چ میتۆدێکی زانستی تێدا بەکار هاتووە ئەوەی ئەوان نووسیویانە بۆ مێژوونووسی خۆمان یاخود کەسی خۆمان لەسەر کورد نەینووسیوە بە تەواوەتی یعنی بۆ ئەوان دەستیان بۆ میلەتی کورد وردووە و مێژووی کورد بنووسنەوە جاوە دیسان ئەوان وڵاتێک بوون دەوڵەتێک بوون پشتگیریان هەبوو دەستگا هەبوو ئێمە چیمان هەبوو تۆ مێژووی کورد سیر کە کوا دەستگایەکی زانستی ئێمە کە بتوانێت
پشتگیری نووسین و خوێندنەوە بکات بە تایبەتیش پێش ئێستا لە 50کان و 60کان و ئەوەی کە کراوە جهودی تاکە کەسی بووە کە دەست پێشخەری و یەکێکی وەکو محەممەد ئەمین زەکی بەک کە ئەو یەکەمین کەس بووە کە دەستی داوەتە نووسین بە زمانی کوردی زمانی کوردی پێش ئەو عەرەبەکاندا نووسی عەرەبی وڵاتانی جۆرا و جۆر لەسەر کوردیان نووسیوە عەرەب نووسیوانە فارس نووسیوانە تورک نووسیوانە بەڵام ئەوان وەکو ئەوەی سۆڤێت نییە بڵێ تەواو زانستی بن لە کتێبەکانی ئەو وڵاتانەی دەوروبەری ئێمە هەز دەکەی کە زۆر جار لادان هەیە لە ڕووی زانستیەوە پشتگوێ خستنی لایەنی زانستیە هەندێک مەرام و مەبەستی شەخسی و سەرەکانیان تێدا دیارن هەندێکیان وەڵا زۆریان بەداخەوە بۆیە ئەوەی سۆڤێت و ڕووس و حتا فەڕەنسی و ئەڵمانیش ئەوانە تەقلیدێکی زانستی تۆکمەیان هەبوو بەرهەمەکان هەمویان پیانەوە دیارە کە تا چەند زانستیانە نووسرا دکتۆرە میش دەبەرە تو چاکەتەکەمە بەرکردە وڵات و گەرمایە ئەوە با بێتە بڕگەیەکەی بەرنامەکەمان پێم خۆش بۆ بپرسم ئاینی پیرۆزی ئیسلام بۆتە بەشێک لە پێکاتەی نەتەوەی کورد یاخود ئەو دابوونەریت و خێڵە چیە هەر لەسەری زاڵە تاکو ئێستا ئاین بەشێکە لە کولتور لە ڕووی زانستیەوە ئاین توخمێکی کولتوری معنەوی میلەتانە یعنی هیچ کولتورێک نییە بەبێ ئاین ئاین هەمیشە توخمێکی گرنگ و کاریگەری ئەو کولتورەیە کە بەسەر کۆمەلگاکەوە زاڵە دەوری گەورەش دەبینی زۆر لە بەها ئاینەکان دەستنە ناو کولتورەکەوە کولتوری خەڵکەوە دەبن بە بەشێک لە ژیانی خەڵک ئەگەر ئەو هاش نەبێ ئاین ناتوانێت کۆنتترۆلی کۆمەلگایەکەی بکە ئەگەر هەر فکرێک هەر عەقیدەیەک نەبێتە کولتور نابێ بە ئاین چونکە خەڵک پابەندی نابێ ئەوە چییە ئەوی خەڵک پابەندی ئاین دەکا کولتورە کولتور چییە؟ کولتور شێوازی ژیانەوەتە ئەو شێوازە ژیانەی کە ئێمە هەمانە اینجا بەلایەنە مادی و بەلایەنە معنەویەکەوە ئەوەیە کەوا دەکات ئێمە پابەندی ئاین بین اینجا توخمی کولتوری زۆرن هەر ئاین نییە زمانە دابوونەریتە بەها کۆمەڵایەتیەکانن ئیدی ئەو جا کەرەستە مادیەکانن کەلوپەلەکانن جلو بەرگە کۆمەڵێک کشتی ترن شت زۆرن ئەوەی کە پێی دەگوتێ کولتور ئاین بەشێکە لەوان لەو کولتورە ئەگەر چی لە هەمووشیان گرنگتر چونکە خەڵک کۆنتترۆل دەکا و ئاراستەشیان دەکا اینجا کۆمەلگای ئێمە بێگومان ئەو دەورە گەورەیە هەیە ئاین و بۆ بە کولتور و بەشێک لە کولتوری کوردیە بەڵێ بەشێکی گرنگی ئەو کولتورەیە و خەڵک ئاراستە دەکا کۆنتترۆلیان دەکا و ئاراستەش دەکات بەڵێ دکتۆر بینە سەر باسی سۆفیگەری و تەسەوف لە کێوە ڕێبازی سۆفیگەری لە کوردستان سەری هەڵداوە ئەوە سۆفیگەری هەلە ئیسلامانیە لە ئاینەکانی تریشە هەیە لە مەسیحیەتە هەیە لە یەهودیەتە هەیە لە بودیزما هەیە سۆفیگەری ئەو ڕێبازە توندڕەوەیە کە خۆیان خەڵکەکەی خۆیان تون دەبەستنەوە بە دەقەکان خۆیان تون دەبەستنەوە بە ئاینەکەوە و ئیتر بەموو لانادەن لە شێوازی ژیانێکی خۆتەرخان کراو بۆ ئاین بەس تەرکی دنیا و ئیتر ڕازی دەبن بە کەمترین شتی ئەو دنیاە بۆ بەردەوامبوون لە ژیان ئەجینە ئەوە لە ئیسلامیشە ئەوە ڕوویدا ڕێبازەکان ڕێبازە سوفیەکان لە هەموو مێژووی هەل زمانی
ئیمامی عەلی ڕادستی پێکرد شیعی عەلی بەڵێ شیعی عەلی جۆرێک لە سەرەتا و جۆرێک لە ڕێبازی تەسەوف بوو لە بەرامبەر ئەو بەشەیتر کە دژایەتی دەکرد عەلەویزم معاویە جەماعەتی معاویە هەرچەندە ئینجا دوایی عەلەوی پێیابوون پاش ئەو شیعی عەلیە وردە قەرامیتە پێیابوون دوایە عەلەویزم پێیابوو دوایە ئینجا تەسەوفی سونی درەنگتر پێیابوون ئەویش لەگەڵ پێیابوونی ئەو ئیمامە گەورەکانی وەکو شافعیە حەنبەلیە ئیدی مالکی ئەوانە هەمویان دەوریان بینی لە هەمووشیان زێتر درەنگ ئەوەی کە عەبدولقادری گەیلانی و دواتریش خاڵیدی نەقشەبەندی بەڵێ ئەوانە هەمویان درەنگ بوون بەڵام زووتریش هەبوون ئەگەرچی وەکو ئەوانەی دوایی فراوان و گەورە نەبوون بۆچی نەتەوەی کو زیاتر حەزی بە ڕێبازە تەسەوفەکانە حەزم مەسەلە حەز نییە ئەوە دەور و کاریگەری و گەورەی ئاین فەرز دەکاتن لەسەر ئەو کۆمەڵگایە و بە حکمی ئەوەش کە خەڵک لە کوردەواریە لە کوردستانە زۆرترین ڕێژەی نەداری و زوڵم لێکراوی هەیە نەعەدالەتی هەیە ئەوە پاڵنەرێکە بۆ ئەوەی مرۆڤ هیچ دەرچەیەکی بۆ نەمێنێتەوە جگە لە ئاسمان و لە خودا و بۆیەش ناچار خۆی تەسلیمی ئەو ڕێبازە سوفیانە دەکات کە گوایە ڕۆژێک لە ڕۆژان یا لە ژیانێکی ترە قەرەبووی ئەو زوڵم و نەعەدالەتیان بۆ دەکاتەوە لە نەکە لە کوردەواریشە لە هەموو ئەو شوێنانەی لە هەموو ئەو وڵاتانەی کە نەعەدالەتیان تایە زوڵم و زۆرداریان تایە خەڵکی هەژار و نەخوێندەواریان تایە ئەو جۆرە تەریقەتانە بڵاو دەبنەوە و بڵاون و ئیتر کاریگەریشن واتەمە پەیوەندی بە توخم و جیناتی نەتەوەی کوردەوە نییە بڵێ هەت بۆوانمە نەخێر ئەوە ڕەوشی کۆمەڵایەتێ ڕەوشی کۆمەڵایەتێ یاریدەدەر دەبێ بۆ دروستبوون و بڵاوبوونەوەی ئەو جۆرە تەریقەتانە نەعەدالەتی نەبێ ئەوانە دەوریان چ دەبێ چونکە تەریقەتی تەسەوفی بۆ نەهێشتنی نەعەدالەتیە لە ڕوانگەی ئاینەکەوە جە بۆیە ئەوە ڕەوشی کۆمەڵایەتیە کە ڕێخۆشکەر و هاندەر دەبێ بۆ بڵاوبوونەوەی سوفیەت دکتۆر پرسیار زۆر ماون و لەگەڵ تۆ ناتوانین بە بەرنامەیە کۆتایی بە بەرنامەکەمان بێنین کتێب زۆرن باسیکەین و قسە زۆرن پرسیار زۆرن بەڵام ئەم کتێبم پێ جوان وڵا چەند بابەتێکی ئێتنۆ کۆمەڵایەتی ئەم کتێبە باسی دەکە ناوەڕۆکەی گوتاری تێدایە توێژینەوە وەرجێڕانە بڵێ ئەوە بەرهەمەکانی کۆبەرهەمەکانی خۆ من بڵێ وتارەکان ئەوانەی کە نووسی من لە گۆوار و ڕۆژنامەکانە لە ساڵی لە نەوەتەکانەوەڕا لەسەر بابەتی جۆرا و جۆر زۆربەی کۆمەڵناسین ئەتنۆگرافین سیاسین ئینجا مێژووین هەروەها ئینجا توێژینەوە زانستیەکانی خۆم لەسەر لە بواری ئەتنۆگرافیا و کۆمەڵناسی هەروەها لەسەر معریفە بابەتی بەشێکیشم تەرخان کردووە بۆ وەرجێڕانەکانم وەرجێڕانی ئەو وتارانەی کە بە ڕووسی نووسراون لەسەر کورد نەهە لەسەر کورد بابەتی زانستی گشتیش هەندێکم لەوێ چاپ کردوون ئەوانش بڵاو بووینەوە لە گۆڤارەکانە بەڵام لێرەشم کۆکردنەوە و کردم بە کتێبێک دەستخۆشمی دکتۆر جان ئێمە هیچمان نەماوەگە لە کۆتایی شتێکت ما بێ وڵا دەستخۆشتان لێ دەکەم سوپاس بۆ بەسەرکردنەوە هیوادارم سوود بەخش بوو بێ و لە خزمەتدام ئەگەر شتی ترتان ویست زۆر سپاس دەکەین بەخێر زۆر سپاس مادوومان کردی ئەمڕۆ دکتۆر دوو بڕگەی
بەرنامەکەمان ماوەی شانەوەیە کتێبێک دێن بە بەڕێزت بە دیاری کتێبە هی نووسەرێکی بەتوانایە هەڵۆی سامی باسی ێزیدیەکانەکەت بڵێ ئەگەر دوای بیخوێنیتەوە ڕاوبۆچینی نووسەر هەڵۆی سامیە کتێبەکانی زۆر جوانە نووسەرێکی گەنجە ێزیدیە نانا چکە لەو کتێبەی من بەشێکی لەسەر ێزیدیانە خوێندومەتەوە بڵێ بەسێکی لەسەر ێزیدی و لەسەر هەموو ئاینەکانی دا مەسیحی و بڵێ دەستان خۆش سپاس کاکە ئەوەی هەڵۆ لۆ لای ئێوەیە یەکێک لە بڕگەکانی بەرنمەکەمانەوەیە ئەو کەسانەی کە ئەزمون و ئەزمونێکی باشیان هەیە لە بواری نووسین و خوێندنەوە چەند ساڵی ڕابردوو ئێمە کتێبی گەنجێک دەدەین بە نووسەرەکە گەنجە ئەو گەنجە بڵێ پەیوەندی بە ئێوە هەیە ئەو گەنجە نه ئێمە هەزاری گەنجێک کتێبی گەنجێک دەین بە نووسەرەکە لەم بەرنمەکان وایە دەست خۆش سپاس کات چاوەکەم شتێکی جوانە ئەوە ڕۆمانە ڕۆمانە بڵێ کتێبی پیرۆزی ێزیدەکان بەو ناوە ڕۆمان دیارە پێی باش بە ناوەکەوا بێت نە دیارە نانە شتێکی تازەیەوە شتێکی تازەیە پێشبینیەکانی مەلەک تاوس خۆشە سەرنج ڕاکێشە ناوەکە دکتۆر جان دووبارە سپاس دەکەین لەگەڵمان بووی وێنەیەکمان پێیە بە بەڕێسی نیشان دەین بزان دەیناسی ئەو بڵێ دیکو زۆر سپاس ناوی مەلێ لۆ ناوی نەڵێم ئەوە ئیش خۆی تێدا دوای بینیەوە ئینشاڵڵا باش بینەرانی یازی خۆشەویست بۆ ئەوەی ئێوەش ئەو کەسایەتیە بناسن چاوەڕوانمان بن لە لاپەڕەیەکەی بەرنامەکەمان خدا حافیز بە هیوای دیدار